پەتای کۆڕۆنا بۆ کاری داخستنی ڕێستۆرانتەکەمان و زیانێکی گەورەمان پێگەشت. زۆر لە هاوڕێیانی ئێرە ناچار بوون بڕۆنەوە شارەکانی خۆیان و بگەڕێنەوە ناو تەنیایی خۆیان. ئەمە ژوای کرد زۆربەی کارمەندانی ئێرە سەر لە نوێ تووشی هەمان کێشەکانی ڕابردوو ببنەوە. کۆڕۆنا زیانی بە زۆربەمان گەیاند، بەڵام هیوادارین لە ماوەیەکی زوودا بگەڕێنەوە بارودۆخی یاسایی و ڕێستۆرانتەکەمان بکەینەوە و دیسان ئەو جۆش و خرۆش و شادیا بگەڕێتەوە بۆ ئێرە. همه رزروه؟ الان اگه شدن رزروی ها یا؟ مهدی ابراهیمی هستم، متولد ناوم مهدی ئیبراهیمیە لە دایکبووی ساڵی 1970م. خۆم لە تاران لە دایک بووم، بەڵام لە بنەڕەتدا خەڵکی ناوچەی جاسپی مەحالەتین. تەمەنم 4-5 ساڵ بوو کە تێگەشتم لەگەڵەوانی دیکە جیاوازم. شێوەی گەورەبوون و گەشەم، شێوەی پەنجەکانم، شێوازی ڕوانینی خەڵک، هەستم بە جیاوازیەک دەکرد. بەم جۆرە لە 4-5 ساڵان بەرەوسەر تێگەشتم کە وەک منداڵانی دیکە نیم. دایک و باوکم خزمن، ئامۆزای یەکدین. 5 منداڵیان هەیە، 2 کوڕ و 3 کچ. جیناتی کوڕەکان وایە کە کورتە باڵان، واتە من و برا بچووکەکەم کورتە باڵاین. 3 خوشکەکەم ئاسایی و باڵابەرز. سەردەمی منداڵێم پڕ بوو لە کار و هەوڵ و ماندوو بوون. هەر لە 5-6 ساڵانەوە دەستم بەکار کرد. هاوینان، شیرینی و شتی لەم جۆرەم دەفرۆشت. بنەماڵەش بۆ ئەوەی فێر بم خۆم بەڕێوە ببم، پێشیان پێ نەدەگرتم. دەیان گوت با زیرەک و سربەخۆ بێ و ئەم جیاوازیە زۆر ئازاری نەدا و لەسەر پێی خۆی ڕاوەستێ. لە قوتابخانەش دەمیست ئەم جیاوازیە زۆر بەرچاو نەبێت. هەوڵم دەدا زیاتر خۆم تێکەڵی بابەتەکانی قوتابخانە بکەم، چ لە کاتی یاری منداڵان و ناوچەیەکان و چ شەڕ و دەمەقاڵەکانی ناو قوتابخانە. بەگشتی بۆ ئەوەی ئەم جیاوازیە قەرەبوو بکەمەوە هەوڵم دەدا
خۆم بخەمە بەرچاو و دیار بم. اون اختلافه پر بشه حضورم رو پررنگ‌تر می‌کرد. پاش وەرگرتنی دیپلۆمی تر درێژەم بە خوێندن نەدا و یەکسەر خەریکی کارکردن بوو. نزیکەی 2 ساڵ لە ناو بازار خەریکی کار و کەسابەت بوو. تاوەکو ڕۆژێک کەسێک بینیمی و پێیگوتم بە سەرنجان لە قەد و باڵا و شێوازی جەستت کە تایبەتە. حەز دەکەی ببیتە ئاکتەر؟ گوتم نە حەز ناکەم لەبەرەوەی بەکارەوە سەرقاڵم. هێندەی پێداگری کرد تا دوجار بردمی بۆ ڕاهێنانی شانۆگەریەک. دوای ئەوە وردە وردە تێکەڵ بەکارە کولتوری و هونەریەکان بووم و بەهۆی سەرنج ڕاکێشیم کارەوە بەگشتی لە کارکردنی بازاڕاتمە دەرەوە. آها این ماشین من کو؟ بردن داداش. بردن؟ با جرثقیل بردنش. چرا مگه پارک ممنوع اینجا؟ نه داداش، با ماشین جلوی خیلی کیپ تا کیپ پارک کرده بودی، جلویی رو خواستن ببرن نشد، مال شما رو بردن. ولی واقعا عجب ماشین داغونی داری ها. بیاین بچه امروز خونی در میشه. پاشان بە تەواوی کەوتی نامکارەوە بۆ ئەوەی سەردانی زۆر شارمان دەکرد هاوشێوەکانی خۆمان دەبینی کە قەد و باڵایەکی کورتیانە بوو. ئۆی دۆخی کولتوری و کۆمەڵایەتی و شوێنانەوە تووشی ئەزیەت و ئازار دەبووین. بیرمان کردەوە کە شوێنێکدا بمەزرێنین بە ناوی مرۆڤە بچکۆلەکان یان لیلیپوتەکان کام و ئەندامان و بەرپرسانی لە هاوشێوەکانی خۆمان پێکاتبن. لەبەر ئەوەی کە ئەم خەونە یەکجار گەورە بوو سەرمایە و پارەیەکی زۆریشی دەویست و پێویستی بە پشتیوانی نەتەوەی هەبوو کاتێکی زۆری دەویست. ئێمەش خەونەکەمان بچووکتر کردەوە و دوجار ڕێستۆرانتێکی سونەتی و ناوچەیمان دامەزراند کە سەرجەم کارمەندەکانی کورتەباڵان و جلوبەرگی ناوچەیی و ڕەسەن لەبەردەکەن. سپاس بۆ خوددا لەلایەن خەڵکەوە پێشوازێکی باشمان لێکراوە و هیوادارین لە داهاتوودا چەند لقی دیکە لەم ڕێستۆرانتە لە ناوەندی پارێزگاکاندا بمەزرێنین و کورتە باڵا بێکارەکانی سەرجەم وڵات کۆبکەینەوە تا لێرە بۆ خۆیان بەکارەوە سەرقاڵ بن. که در سرتاسر کشور بیکار هستند و مشکل اشتغال رو دارند رو مشغول به کار کنیم. تنها کافه رستوران با پرسنل کوتاه‌خوانه است. بفرمایید خانم آقا بفرمایید کافه رستوران رو در خدمت شما. بردی از یادم با یادت شادم دادی بر بادم دل به تو دادم باید چهاری 3 نفره میزنم. بنده سید علی حسینی هستم. ناوم سید علی حوسێنیە لەدایک بووی ساڵی 1960 من خەریکم دەژیم. سوزان قلبم تو هستی
دروازه های دلم رو شکستی پیمانه گلی به قلبم تو بستی ئێرە شوێنێکی زۆر گەرم و گوڕ و خۆمانەوە خۆشە نەک هەر هاوڕێیان و میوانەکان کە دێنە ئێرە بەڵکو خۆشمان کە هەموو ڕۆژێ دێین چێژی لێ دەبینین وەک خۆم ئەگەر 2 ڕۆژ نەتوانم بێمەوە دڵتەنگ دەبم بەڕاستی بۆی دڵتەنگ دەبم ئێرە لەگەڵ ڕێستۆرانتەکانی دیکە جیاوازە لە ئاستی کۆرەوە شوێنەکە و سوندەتی بوونی و حەز بە هەموو شتێکی دەکەم ئەم کۆبوونەوانم زۆر خۆش دەوێ بێ وێنەیە عالی لە ڕێستۆرانتی کورتەباڵەکاندا نزیکەی 23 کورتەباڵە خەریکی کارکردنن لە 2 شیفتدا. یەک لە شتە سەرنجڕاکێشەکانی ئەم کاراوەیە کە بەشێکی زۆری کارمەندە کورتەباڵەکانی ئێرە لە ناوچە و شارە جیاوازەکانی وڵاتەوە هاتوون. بەهۆی ئەوەی هاوکارەکانی دیکەیان وەک خۆیان و هاوشەوەیانن بە حەز و چێژەوە کار دەکەن. هەمووان بە یەک جۆر لێک دەڕوان و کەس خۆی بەرسەر نابینێ و بە یەکسانی سەیری یەکدی دەکەن. من سناءالله شاهنوازی هستم از سیستان و بلوچستان اومدم. من ناوم سناءالله شاهنوازیە لە پارێزگای سیستان و بەلوچستانەوە هاتووم. تەمەنم 23 ساڵە. ماوەی 3 مانگ دەبێت لێرە کار دەکەم. لەم شارە خزم و کەسم نییە بچمە ماڵیان. بۆیە شەوان هەر لێرە دەخەوم و بە ڕۆژیش کار دەکەم. ڕۆژێک سێری ماڵپەڕی کورتەباڵەکانم دەکرد. چاوم بە ڕێستورانتی کورتەباڵەکان کەوت. ئاگداری دانابوو. منیش پەیوەندیم پێوە کردن و گوتم بێکارم و دەمەوێت لەوێ کار بکەم. پاشان بەڕێوەبەرایەتی شوێنەکە قسەی لەگەڵمدا کرد و گوتیان وەرە کار بکە. ئێرە بۆ من وەک بەهەشت وایە. لێرە ئازار نادرێم و کەس گاڵتەم پێ ناکات. لێرە لەلای ئەم هاوڕێیانە زۆر دڵشادم. هاوڕێیانم زۆر خۆش دەوێت و خۆم پێوە گرتوون و حەز ناکەم لێرە بڕۆم. شبنم آقازاده 30 سالمه، ساکن تهرانم، اهل تبریز. ناوم شۆنم ئاغازادەیە، تەمەنم 30 ساڵە. خەڵکی تەورەزم و لە تاران دەژیم. ئێرە شوێنێکی بێوێنە و خۆشە. هەموو پێکەوەین وەک یەکین و پێکەوە کار دەکەین. جیا لەمە لەبەر ئەوەی بەڕێوەبەری شوێنەکەش وەک خۆمانە، ئاگای لێمان و ڕۆژی ئێمە لەبەر چاو دەگرێت. سەرەتا دژوار بوو بۆم، بەڵام پاشان کە بڕیارمدا سەر بەخۆ بم و خۆم بەڕێوە ببەم و کار بکەم، ئیتر هەموو شتێک بەلامەوە ئاسایی بوو. چیتر بۆم گرنگ نییە خەڵک چۆن بیردەکەنەوە و چی دەڵێن. منم 22 ساڵان بوو کاو سەرگیریم کرد. 2 منداڵم هەیە، کچێک و کوڕێک. کوڕەکەم 25 ساڵانە و کچەکەشم 23 ساڵان. دخترم 23 سالشه. ناوم مەسای ئیبراهیمیە، کچی بەڕێز ئیبراهیمیم. پێم وایە لە تەمەنی پێش چوونە قوتابخانەوە هەستم بە ڕەوشی تایبەتی باوکم کرد. بۆ یەکیتر زۆر پێی هەستیار نەبووم و دواتریش هەر لە ماسایی بوو. لەبەرەوەی هەر لە سەرەتاوە دەمزانی بارودۆخی باوکم چۆنە.
بە منداڵی تا تەمەنێک لەگەڵ باوکم باڵامان بە قەد یەک بوو. دواتر لەبیرمە هەمیشە لەگەڵ باوکم باڵای یەکترمان دەپێوە. بۆ نمونە بەرامبەر بە یەک دەوەستین و دەمگوت دەست بەرز بکەوە بزانم کاممان بەرزترین. هەمیشە بە گاڵتۆ پێکەنینەوەم کارەی دەکرد. دواتر وردە وای لە هات باڵای من لە هی باوکم بەرزتر بوو. تا چەند ساڵێک لەمە بەریش کاتێک دەچوینە دەرەوە هەموو نێگاکان نامۆ بوون. بە تایبەت منداڵەکان کتوپەر سەرسام دەبوون. بە دایک و باوکیان دەگوت باوکە سیرکە ئەو پیاوە باڵای چەند کورتە. منیش چاوەڕێ بووم باوکی منداڵەکە بۆی ڕوون بکاتەوە کە هۆکارەکەی چییە. کەچی دەمبینی دایک و باوکەکە خۆیان زیاتر سەرسام دەبوون بۆ دیمەنە. سپاس بۆ خودای ئێستا باشتر بووە و کاتێک لەگەڵ باوکم دەچینە دەرەوە خەڵک دەیناسن و دەڵێن ئەمە هەرە و پیاوەیە کە لە تەلەڤیزیۆن دابینیمان. یان دەڵێن ئەمە و پیاوەیە کە ڕستورانتەکەی دامەزراندووە. سپاس بۆ خودای ئێستا زۆر باشترە. یعنی خودش خیلی بهتر شده. ئاساییە کەسانی دەوروبەر و کۆمەڵگەش هەندێک جار بە شێوازی جۆرا و جۆر هەست بە بەزەیی دەکەن. هەندێکیان حەزی پێ دەکەن، هەندێک لە نیگاکانی شتاڵن. بەگشتی بە پێیەوەی کە هەموو جۆرە خەڵکێکەیە لە کۆمەلگادا ڕوانینەکانی ژیاوازن. من هەر لە یەکەم ڕۆژەکانەوە بوێر و ڕوودار بوو. واتە بە هیچ شێوەیەک ڕوانینی نزمی خەڵکم بەلاوە گرنگ نەبوو. ڕەنگە جاروبار ناڕەحەت بوو بێتم. دیارە هەندێک جار مرۆڤ خەفەت دەخوات، بەڵام هەموو هەوڵێکم دەدا کە گرنگی بە ڕوانینی خەڵک نەدەم. ڕەنگە زۆر جار ڕوانینەکانی خەڵک خاڵێکی گۆڕان بوو بێت بۆ هەوڵی زیاتر کە بتوانم زیاتر لە ڕابرد و خۆمیان بۆ بسەلمێنم. ناوم سەما حوسەینیە، تەمەنم 28 ساڵانە و هەڵکی تارانم کە زانکۆم تەواو کرد لێرە دەستم بە کار کرد. خاڵی باشی ئێرە ئەوەیە کە هەمووان هاودەردین، ڕەوشی یەکتر تێدەگەین. هەندێک لە بنەماڵەکان بەڕاستی وەک هاوڕێک لەگەڵمان دەجوڵێنەوە و زۆر ئاسایی و خۆمانە لەگەڵمان مامەڵە دەکەن، بەڵام هەندێکیان لە شەقام گاڵتەت پێ دەکەن. من لە ژیانی خۆم ڕازیم و سوپاسی خوددا دەکەم. ڕەنگە خۆی ئەمەی ویست بێت، ئەمەی بۆ چارە نووسمدا نابێت. داواکارم خەڵک ڕوانین و شێوازی بیرکردنەوەیان بەرامبەر بە ئێمە بگۆڕن. ئێمەش مرۆڤین. تاکە جیاوازیمان لەگەڵ کەسانی تر ئەوەیە کە باڵامان کورتترە. لە شەقام بە شێوەیەکی نامۆ سێرمان مەکەن، گاڵتەمان پێ مەکەن. ئەگەر ئێمە بتوانین کولتورێک بکەینە باو کە ئەگەر خەڵک بزانن هەر بوونەوەرێکی سەرزەوی نەخشی خوددایە و بڕوانینە خراپەکانمان نەخشی خوددا ڕەش نەکەینەوە، دنیا جوانتر دەبێت. ئەماوەیە شتێکی باش بەهۆی چالاکی پێکەوەیی و بە تایبەت بەهۆی ئەم ڕێستۆرانتە کە مندا مەزراندوە ڕوویداوە. پێم وابێت هەنگاوێکی باشمان بۆ باوکردنی کولتورێکی جوان هەڵگرتووە. ئەو بنەماڵانەی کە پێشتر بە چاوێکی جیاواز سەیری ئەم هاوڕێیانەیان دەکرد، ئێستا کە دێنە ئێرە و ئەمان بە ڕووگەشیەوە میوانداریان دەکەن شەرمەزار دەبن. هێز و توانا و گونجاندنی ئەم هاوڕێیانە نیشان دەدەین و دەڵێن ڕەنگە بەهۆی سنوورداری و کەم و کوڕیەکانەوە ئەمانە لە هەندێک شوێن و بۆ هەندێک کار گرفتیان هەبێ، بەڵام لە هەندێک شوێنیش دەتوانن خۆیان بەڕێوە بن. ولی خب یه جاهایی هم از پس خودشون برمیان.
بچه‌ها به نظر من به جایی که ریسش بکنید دونه دونه این ور آره یکی اینجا یکی اینجا همینجوری آفرین سەرەڕای هەموو دژواریەکان و سەرجەمە و گرفتانەی ڕوبەڕوومان بوونەتەوە لە چەند ڕۆژی داهاتوودا بڕیارە جەژنی یەکەمین ساڵیادی دامەزراندنی ڕستورانتەکە بەڕێوە ببین و تێیدا بەرنامە و بابەتی شاد و کولتوری و هونەریش پێشکەش بکرێن. ئێوەش بانگێش کراون. دەستپێکی جەژنی یەکەمی ساڵی دامەزراندنی ڕێستۆرانتەکەمان بە ئامادەبوونی هەموو ئازیزان و کوڕ و کچە کورتەباڵەکان پیرۆز دەکەین. افتخار خودتون به دست بکن تا کیک رو بیارن و تقسیم بوونەوەری پێشکەوتوو و MP3 پەروەردەگار هەرچەند کورتتربی هێزی خوددا لە تۆدا زیاترە. لە ڕابردوودا داهاتن شوێنێکی زۆریان تەرخانی دامەزراندنی کتێبخانە و فایل دەکرد. ئێستا شتێک دروست کراوە بە ناوی هاردرایڤ. هەموو ئەو کتێبانە دەخەنە ناویەوە. ئێمە لە بوونەوەرەکانی جۆری MP3 خودداین. پەتای کۆرۆنا لەگەڵ هەموو خراپەکانی شتێکی باشیشیەیە. من لەسەرەوە باوەڕەم کە کۆرۆنا فیز و لوودبەرزی گیانی شکاند. پیر و گەنج، بچووک و گەورە، دارا و نەدار، ئەوروپی و ئەفریقی، گیانی پێشکەوتو و پاشکەوتو، کار و ژیانی هەمووان ڕاوەستا و دەستەوەژنۆمانەوە. کەواتە بابێن بایەخ بۆ خۆمان و بۆ مرۆڤەکانی دی دابنین. دنیا بایەخی نییە. بازم دلم گرفته دنیا رو غم گرفته این دنیای بی وفا یارم ازم گرفته نمیدونم نگاه با دل من چه ها کرد خانه به دوشم نمود زندگیمو فنا کرد لیلی و مجنون کجاست به پای ما میرسید چشم حسود مردم ما رو هم جدا کرد خیلی ستم کشیدم خیلی چیزا شنیدم یه روز ای خوش ای خدا والا هیچ کس ندیدم افسوس که رفت و